بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵە و لاڵقێم جارێ بەرنامەکەممانە گفتوگۆکەین سەبارەت بە پەیوەندی نێوان سیاست و بازرگانی لە هەرێمی کوردستانە. لەم بەرنامەیە پرسین ئەوەی لە کوردستان ڕوودەدات مامەڵەیەکی تەندروستی نێوان سیاست و بازرگانی و چاڵێکی ئابوووریەکانە یان بەکارهێنانی پۆستی سیاسی و پلەی حیزبیە بۆ دەستکەوتی ئابووری و دەست بەسەراگرتنی بازار و چالاکی ئابووریەکان. ئایا حیزب دامەزراوەیەکی مەدەنیە بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا و باشترکردنی جۆری سیاستکردن و حکومڕانی لە کوردستان یان کەرەسەی خۆ دەوڵەمەندکردن و دەست بەسەراگرتنی زەوی و زاری گشتی و مڵکی گشتیە؟ ئایا بوونی کۆمپانیا و دامەزراوەی ئابووری کە مڵکەکەی مڵکی حیزب بێت یان سەر بە حیزب بێ کارێکی سروشتیە و سەرچاوەی داهاتێکە بۆ بەڕێوەبردنی کاروبارەکانی حیزب و ئەندامانی حیزب یان بە پێچەوانەوە کارێکی ناسروشتیە و دەست بەسەراگرتنی ژیانی گشتی و فەزای گشتی کۆمەلگایە. بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم بابەتە میوانداری هەریەک لە بەڕێزان خالد حاجی ئەحمەد هەڵسوڕایی بزوتنەوەی گۆڕان و عەبدولوهاب عەلی بەرپرسی دەستگای ڕۆشنبیری و ڕاگەیاندنی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە لە پارێزگای سلێمانی بەخێرهاتنی وڵاتانەکەم. کاک عەبدولوهاب بێچێک لەو پرسەگەریگانەی کە لە ماوەی ڕابردوودا لە کوردستان و پێشتریش وەڕژێنراوە ئەوش ئەوەیە کە حیزب لە هەرێمی کوردستان ممارەسەی کاری سروشتی خۆی ناکە یا سیاستکردن جگە لە سیاست فۆرمێکی تریشی بەخۆ گوت و ئەویش دەست بەسەراگرتنی بازار و چالاکی ئابوووریەکان و لەم دوایە نەشرا لە کوردستان گفتوگۆی زۆر دروست بوو سەبارەت بە دەست بەسەراگرتنی زەوی و زار بە حکمیەوەی داهاتێکی بەرزی و نرخێکی گرانی هەیە پۆستی سیاسی و دەسەڵاتی سیاسی ئیداری بەکارهێنرێ بۆ دەست بەسەراگرتنی ئەمە. ڕێ بەڕێز سپاس بۆ ماندوو نەبن. من بەڕاستی بەو ئاخارەکە ئامادەم لەم بەرنامەوانە بێ کە من بازرگانم یاخود چەرچی سیاستم من هیچیان نە بازرگان و چەرچی سیاستەکەم من کەورێکی ڕۆژنامە نووسم و ئەمێ بەو ئەگەر قسەیەکم کردمەوە تەنیا من دیفاع لە بازرگانیە کەمیان بەس بەرن لە ڕۆعیلمەکەی ڕۆزانستەکەی باسیەوەکەین تا چەند هەر مرۆڤێک لەسەر ئەم هەسارەیە ئەم زەویە بۆی هەیە مافەکانی خۆی ممارەسە بکات جا مافە لە ڕووی مافە مەدەنیەکانێتی مافی بازرگانێتی تجارێتی مهنەیەتی کارێتی و سەرەت و سامانێتی لەسەرەوە نە قسەکەین بە من حەزەکەم بەوەی تجار بۆ تجانەبێ من هاتووم ژێری کۆمەڵ لە بازرگان و مازرگانەکە میاوەی سیاسەتەکەی نەچەرچی سیاست بەو تجانەبێتی وادارم. بێگومان هەروکوا بژم پێکرد مرۆڤ سەربەستە لەوەی چۆن ئەو مێرەی بە خۆی بۆ ژیانی خۆڵە بژێرە و دەمی چۆن سەرەت و سامان بە خۆی پیاکەوە چۆن بژێ ژیانی بە خۆی پیاکە هەر مافێکی زۆر سادە و سەرەتاییە بۆ خەڵکی هەر کەسێک لەم دنیاە. بەڵام گرنگ ئەوەیە بە حەقا دەبێت ئەم پەیداکردنی بژێویە یاخود سەرەت و سامانە بێ لەسەر جوود و ڕەنج و تاقە و توانای خۆت بێجارێک و مەسەلە فەسلە جیاخود بەلوجەکە واروها دووەمیش لە ڕووی مادیەوە ئەبێت دوور بێ لەوەی کە تۆ دەستدرێژیت کرد بە سەر ماڵ و مڵک و سامانی خەڵکی تر یایی گشتی یان بە شێوە لە شوێەکان بەوەی پێوترێ ناڕەوا کۆت کرد بێتەوە بە ئەو شەوەی کەیتر هەر حیلە حواڵێک بێ ئێمە لە سەرلەبەری ئەمە لایە مەرفوزەوە و حقیقەت جڕادیەکەینەوە شتێکی خراپە ئەو سێ خاڵە بەڕاستی ئەبێت دوور بێلەوە سەرەت و سامان بە ئەم بێزگە لەم سێڕێگا لە هەر شێوەیەکی تر تۆ کۆیکەیتەوە حەقی خۆتە و مافێکی خۆتەوە چۆن تەسەڕف پێکەیت و چۆن کۆت کردوتەوە ئەوە ئەمێنێتەوە بۆ ئەوەی کە ئەگەر لە وڵاتە ڕقابە هەبوو و چاودێر هەبوو لێت پرسێتەوە تۆ ئەم سامانت چۆن کۆ کردوتەوە. من کاک عەبدولوهاب من لەوە تێگەشتم کە کاری بازرگانی و هەر پیشێکی تری ئابووری کە ئینسان لە کۆمەلگای بکە مافێکی سروشتیار هەوڵاتەکە لە کۆمەلگاکە بیکە بەڵام پرسیارەکە لەسەر بەکارهێنانی سیاسەتە بەکارهێنانی پۆستی سیاسیە دەسەڵاتی سیاسیە بەسەر کۆمەلگایە بۆ بەرژەوەندی ئابووری لە کاتێکە وەزیفەی سیاسی شتێکە وەزیفەی بازرگان شتێکە ئەوەی کە بازرگانە بازرگان بێ ئەوەی کە زەوی ئەکرێ بازەوی بکرێ و کاری بازرگانی بە زەویەوە بکە بە پێشەوەنەشەوە ئەوەی کە سیاسەتەکە با سیاستکە و خەریکی زەوی نەبێ. خۆی ئەوە دەتوانێت خەڵکە سیاسەکەش دەتوانێت کار و کاسبی خۆی بکات و بەڕاستی سامان بۆ خۆی پێکەوبنێ بەڵام گرنگەوەیە نە ئیستیغلالی پۆستەکەی کاکو جەناب دامەژێت پێ کردووە نە ئەو پلەیە ئەو ئاستە سیاسی ئەو کاریتیەکە یان ئەو قووەتە سیاسی لە پشتی ئەوەیە نابێ ئەمە بەڕاستی ئەم خاڵە بێگومان نابێ بەڵام بەرحاڵ کە لە کوردستان ئەگەر شتێکی وا ڕوویدا بێت من پێم وایە بەڕاستی لە دەرەوەی ئەو وەزعەیە کە ئێستا باسمان کردووە شتێکی باش نییە و لە ڕوایاسی قانونیەکەی واروەها ڕەوایەکەی بەڕاستی لکەدارە و جگای سەرنجە و جگای لێکۆڵینەوە جگای لێپرسینەوەشە بەڕاستی چۆن ئەو سامانە بە کۆکەیتەوە یا من یا جەنابتر کەسێکی تر گرنگەوەیە پۆستی سیاسی و نفوزی سیاسی جای خۆت یا حیزبیا و لایەنێکە لە پشتەوەیە و هەروەها مڵکی گشتی و خەڵکێک تۆ دەست بەسەرا نەگری بە ناوی ئەم بیان و یا ئەو بیان و یان پەڵ و بیانی کە بە خەڵکی بگری بە حەقەت ئەبێ لەو کاتە سیاسێک بۆی هەیە بازرگانیش بکات و سیاسەتیش بکات
و زۆر لە سیاسەکە من بینیمانە خۆی لە بنەماڵە و خانەوادەیەک دروست بکە لە ئەزەلەوە ئەو بنەماڵەیە خاوەن مڵک و سامان و دەوڵەمەند بوون و ناسراون ئێستا کابرا چۆتە سیاسەتەوە بواری سیاسەتە ئیژەکات بۆ نمونە بڵین باسی خۆ کەسکەن من سەرساوانێکی زۆر باوکم بەجشتم کەوانیە بەڵام من نتوانم هەم بێت بەڵام ئەوە نیە کە من چوم بەیانی یا برادری عەمەریە زێد بۆ خۆی دانیش بێت سەرساوانێکی پێکەوە بەس لەبەرەوەی ئەندامی حیزبەکە یان لە دەستگایکی باڵای حیزبەکە بەنەوە ئەو سەرسامانیە و حیزبێ و ڕێگە حیزب کۆی کردوتەوە ئەبێنی بنەما بەڕاستی ئەبێنیشتەکەشی بزانرێت کەواتەکە کاک خالید هەموو سیاسیەک ئەتوانێت بازرگان بێ و چۆن ئەو پەیوەندی کە بینی سیاست و بازرگانی و سیاست و دەست بە سەراگرتنی بازار و چالاکی ئابوورەکانە بین لە کوردستان بەڵێ لە ڕاستیدا کۆمەڵێک گرفت لێرەدا دەقێتەوە کە من پێم وایە ئەو کێشەی کە ئەمڕۆکە هەیە لە کوردستاندا بۆ نمونە مەسلێکی گەورەمان هەیە بە ناوی گەندەڵیەوە کە هەموو کەسێک متفقە لەسەری ئایا سەرچاوی ئەم گەندەڵیە دەبێت لە کوێوە هات بێت سەرەتا لە هەرێمی کوردستان هەوتیان گەندەڵی ئیداریە بەڵام پاشەوەی کە خەڵکەکە پرسیاری کرد باشە مامۆسایەکی نەکبەت دەبێت گەندەڵیەکەی لە چیدا بێت توانێت دەباشیر بدزێت کەواتە ئەو دزی و سەرچاوی گەندەڵی لە کوێوە دێت دوایی گەڕانەوە بۆ حیزب مەسەلەی پرسی جیاکردنەوەی حیزب و حکوومەت لە یەک هاتەکایەوە ئەگەرچی من بۆ خۆم پێم وایە حیزب کۆتایی پێکە هاتووە ماوەی لەمەوبەر بەختیار عەلی وتارێکی نووسی لەسەر مەسەلەی حیزب لە ڕاستیدا کە ئەو ڕۆگە حیزب هەڵوەشاوە حیزب بۆ خۆی بوونی نەماوە لە ڕاستیدا ئێمە لە بەرامبەر چەند بەرپرسێکە لە هەرێمی کوردستانە خۆمان دەبینینەوە چونکە حیزب بۆ خۆی ئەگەر گرتبوونەوەیەک بێت ئەگەر گرتبوونەوەی چەند کەسێک بێت بە شێوازێکی خۆویستانە بیانەوێت کاروباری دەوڵەت بەرن بەڕێوە لە ڕاستیدا بم شێوەیە نایبن بەڕێوە ئەگەر من باس لەو گرفتانە بکەم کە لێرەدا هەیە کۆ بۆتەوە پەیوەستە بەو دەرەنجامانی کە ئەمڕۆکە لێی کەوتوتەوە تۆ باست لە زەوی وزار کرد باست کۆمەڵێ بابەتی تریش لە خۆی دەگرێت لە ڕاستیدا هەر زەوی وزار نییە ئێمە لای ئەو حیزبە سیاسیانی کاتا و کوستا کە حاکم بوون و لای سیاست مەدارەکانمان ئێمە بیرمان نەچێت سیاست مەداری لای ئێمە کەسانێکی نەگۆڕن یعنی ئێستا ئەگەر بۆ نمونە حکوومەتێکی نوێ دامەزراوە دەزانی نێچیروان بارزانی بۆ بە سەرۆکی حکوومەت ئەگەر ئەم حکوومەتە سەر نەگرێ بە ئیتیفاقێک بدرێتەوە بە یەکێتی نیشتیمانی دەزانین دکتۆر بەرهەم دەبێتەوە بە سەرۆکی حکوومەت واتە کەسەکان ئیتر جێگەی حیزبەکانی شیان گرتوتەوە بۆ خۆی لە ڕاستیدا ئاڵوگۆڕێکی وای تێدا ناکرێت جا ئەم کەسە کە بتوانێت سوڵتەی سیاسی بەدەسەوە بێت لە هەمان کاتیشا بازرگان بێت من ئەو پرسیارم لا دروست دەبێت بۆ نمونە ئەگەر تۆ کەلوپەلێکی خراپ بێنیت لە گومرگەکەەوە بەڵام بەڕێوەبەری گومرگەکە مۆزف بێت لە ژێر دەسەڵاتی توا و بە تەلەفۆنێک بتوانێت ئەو کەلوپەلی تۆ بێنێتە ناوە لە ڕاستیدا ئەمە کارەسا دەخولکەدێت لە هیچ شوێنێکی دنیادا نەبووە سیاست مەدار دەتوانێت بە شێوازی ئەوەی کە ڕاوێژ بدات بە کۆمپانیا بەهۆی کە بۆ نمونە سیاست مەدارێک دەزانێت بارودۆخی تورکیا بەرەو کوێ دەڕوە یاخود ئاقاری گەشە سەندنی هەرێمی کوردستان بەرەو کوێ دەڕوات بەڵام باشەکە کارێت سیاست مەدار بەر لەوەی سیاسی بێ بەر لەوەی ئەندامی حیزب بێ هاوڵاتیەکە بێگومان و مافی ئەوەی نییە ممارەسەی ئەم مافەی خۆی بکاتەوە هاوڵاتێک بەوەی کە کاری بازرگانی بکە سەرمایە گوزاری بکە بۆ سیاسیەک وەکو ئەم هاوڵاتی وەکو هەر هاوڵاتێکی ئاسایی ئەم مافەی پێنایی کە بە هاوڵاتی شتی بەڵێ ئەمە بەنسبەت وڵاتێکی ترەوە کۆمەڵەیە یاسا و ئەوەی کە پێی دەوترێت کۆمەلگای مەدەنی تێدا بەرقەرارە لە واقعدا وەکو ئەوروپا ئەمریکا ئەمانە ڕاستە ئەو کەسانە لە سیاسەتا بەڵام هەمیشە کۆمەڵێک یاسا و ڕێسایە کە لە کۆمەلگاکەدا بە توندی ڕێگرێ لەوەی کە ئەمان بتوانن واتە ئەو شتانی کە ڕزاق وتی ئەگەر ئەم شتانی تێدا نەبێت ئەم ئەگەرە لەو وڵاتە پێشکەوتوانەدا چیتر بووەتە نۆرمی ژیان و کۆمەڵی یاسا و ڕێسا ڕێگەیان لێ دەگرێ مانای ئەوە نییە کە کەسەکانی ئەوێ باشتر بن لە کەسەکانی ئێرە بەڵام لە هەرێمی کوردستانە ئەو سیاست مەدارانی ئێمە کە هەمانە بە شەرعیەتی شۆڕژگێڕی لە شاخەوە هاتنەوە شار ئێمە دەزانین کوردوتەنی پاتی دراویان لە پێدا بوو وانە باشە ئەگەر بە مەعاشێک بوو بێت ئەگەر بە مەعاشێک بوو بێت ئەدی بۆ ئەو خەڵکی تر یعنی ئەمانە هەر لە هەموو شتێکە لەو خەڵکە زیرەکترن لەو خەڵکانە بەتواناترن بۆچی ئەو خەڵکی تر نابێت بەو سەرمایهداری کە ئەمڕۆکە سەرمایهدار لە هەرێمی کوردستاندا لە واقعا وەکو قارچک هەڵدەتۆقێت ئەمە ئەگەر تێکەڵاوێکی سیاست و بازرگانی نەبێت و نەکرد بە شێوازێک کە من دەتوانم بڵێم وە دواتر باسیشی دەکەم کە زۆر ناتەندروستە بە کۆمەڵێ هۆکار لە ڕاستیدا دەبێتە مای هەراسیێنانیش بۆ خودی بازرگانی نەکرد سیاست یەکەم جارێ من لەم سێرە ینی
تامان ڕێز و خۆشویستی بوو کە خالید شو بۆ برێ بە ڕێزیش کاکە بەختیار عەلی بڵێ سەردەمی حیزب نەماوە حیزب هەڵوەشاوە و بەسەر چووە ئەمە ئیدالیزمە لە کوێ هاتووە دەمزانم لەکوێ ئەو وڵاتەی کە دیموکراتیە کە مەڵگەی مەدەنی دروست کردووە یان حکومێکی ڕەشید و کۆڵە دروست کردو دیموکراتی بەڵام حیزبی لە پشتەوە نیە لەکوێ چ وڵاتی حەزم دەم جەناب تووشی هەر کەسێکی تریش کە موتاری نووسیوە وەڵام باتەوە بڵێ لەم وڵاتە حکومێکی مەدەنی هەیە بەڵام حەزابی سیاسی لە پشتەوە نیە حیزب لەماوە هەڵوەشاوەتەوە دنیا بوو بە خەراباتی کەون باسەکەن ئەبێت لەم سەرزەویە حکومەتێک هەبێ حیزبیتانە بوو نا ببوورە لە هەرێمی کوردستانە نەک لە دنیا تۆ بەس حەزی بەڵێ هەرێمی کوردستاندا وەڵام تاسە حیزبمەکە خەری تاسەوەکو حیزب ئیژەکەین و کۆنفرانسەکەین و دوو هەفتە خەریک کۆنفرانساتین و خەریکی مؤتەمەراتین و خەریکی ئیداری ئەم دەوڵەتین بەحاو بەش لەگەڵ لایەن نەکرد هەڵمان و شارەکە لە حکومەتە هەڵەو شاینەوە بۆ شاین تێناکەم بڵسانەوە ینی ئەو حکومە مسبقە یقینی بۆ ینی بە دڵنییا بۆ نمونە بچی ئەو حەقی بەسەرەکەم هەڵە شاید ئەو حیزبە بەهێز ناوەشینە حەزم بزانین بەڵێ ئەو حیزبە هەڵوەشانەوە بە چمانایەک بەو مانایی کە ئیتر میکانیزمی حیزب کار ناکات بەڵکو وەلای هەندێک کەس کار بۆ نمونە ئەو حیزبی جەنابەت ئەوە حیزب لە کوردستانە کردمان بە ئێمە ناڵێن حیزب نامێنێ بالعکس ناڵێن حیزب نامێنێ نا تۆ لە مەفهومەکە بە دروستی نەماوەسەدەی بەسەر چوە نەکس بەسەر چووە ئەو حیزبانی کە ئێستاکە هەن پێکاتی حیزبیان لە دەست داوە و وەلای ئەفراد ماوەتەوە بۆ نمونە ئەو باس لەوە دەکات تۆ سەرۆکی هەرێم بەڵگەی جەنابەت چێ ئەمەکو پارتی بەس پارتێک بەڵگەی جەنابەت چێ ئەمەکو حیزب نەماوێ بەڵێ ئەوە حکوومەتەکەی پارتی ئەمڕۆکە سەرۆکی حکوومەتی بەدەستەوەیە وانیا حکوومەتی پێکێناوە ئەم حکوومەتە کارنامەی تەقدیم نەکردووە ئەم حکوومەتە کارنامەی تەقدیم کارنامەی خۆی خۆنەوە لەناو پەرلەمانە کە پەرلەمانی کەردەکانی بزوتەوەی گۆڕانیشی لێ بوو بەرەدرانیشی لێ بووە و تەزیقش کراوە چۆپڵەشی بۆ لێدراوە وەری ژیراوە و ئێستا بێ کاری سەرکە لە ڕۆ تەنفیزیەکەی دەستی پێکا هەیە کارنامەی حکوومەتەکەی خۆی تەقدیم بکات تۆ لە ماوەی تقریبا هەفتەیەکی بەسەر تۆ بڵێ تەقدیمی نەکردووە بێ جێبەجێکە لە دەیە شتوان نییە زانین بەڕاستی عەبدولهاب پرسیارێک ئەمەیە کاکەن کاتێک زافێتر بکەم لەسەر حیزب حکوومەتە زانین ئەتوانی ئەوش بڵێ بەڵام دوای ئەم پرسیارەی من وەڵامی پرسیارەکەمین بەرەوە کێشەی پەیوەندی نێوان سیاسەت و بازرگانی بەتەنها ئەوە نییە کە سیاسی وەکو هاوڵاتیەک ممارەسەی مافێکی سروشتی خۆی بکە کە بازرگانی و چالاکی ئابوووریە بەڵکو ئەوەیە بە سروشتی تەبیعەتی خۆی کە ئەم دوانە تێکڵاوە بێ سیاسەتەکە ئاخاتە خزمەت بەرژەوەندی بازرگانی و بەرژەوەندی بەدەستێنانی پارە و داهاتەوە کە خەڵید نمونەیەکی هێناوە نمونەکە ئەمە بوو بەڕێوەبەری گومرێک ناتوانێت لە مادەم سیاسێکی گەورە ئەو سلعەیە هێنێ خراپ بێ ئەکسپایر بێ گەندەڵ بێ هەرچی بێ مەجبورە قبولی بکەوت بێتە ناو شارەوە کوالیتی کۆنتڕۆلیش نایگرێ تۆ ڕێچێ لەسەرەوە من لەگەڵەوەی کا خالیدم بەتەکید من بەو سیاسێک لە موقعەکە بێت ئەبێ بازرگانی خۆی لە دەرەوەی موقعەکەی خۆی بکات چۆن بۆ نمونە مەسەن من دانن بە وەزیر کاکەجان بەیانی جەنابەت دانی بە وەزیر یاسا ڕسایکە لە کۆمەڵگای مەدەنی لە حکومێکی لە حکومە دیموکراسیەکان لە حکومە پێشکەوتوەکان ئەو حکومانێکی ئیستیقلالی تایەوە سلمی ئەهلی تایەوە پێشکەوتنی تای کۆمەڵایەت و هەموو وەرەکان و گەشەسەندنی تایە مێنەکردن بە وەزیر پێشتر بانگەکردن کاکەجان بە کەشف بە هەموو ئەموالی مەقولە و غێر مەقولە هەموو سەروەتی من و سامانی من ئەوانەی جۆزرا و نەجۆزرا و مەقولە و غێر مەقولە ئەبێ کەشفەکە تەقدیم بکەن بەڵێ من ئەم هەیە پێشتا نەچوون بۆ خواردن بۆ وەزیرەکەی بوابێ ئەمە یەک اینجا لە بەعزی حاڵەتە حتا نزیک و کەسوکارەکانی پلەیەک و دووش ئەبێ کەشفەکە لەگەڵ تۆ تەقدیم کردن من کوڕم کچم ئامۆزام برازام خاڵم نازم دایکم باوکم ئەبێ تەقدیمەکە لەگەڵ کە تۆ بەم یاسایە بەستەوە لە دوای ئینفیکاکیش پێڵی اینجا ئێستا چیت هەیە اینجا کەشفێکە تەقدیم کردووە لە کابینە وەزارەکە نەمای ئەمە هەبێ بە تەنزیم کرێمە کەواتە بازرگانی نەکردووە گە بازرگانی کردووە سەرەوەتەکەی زیادەکە قەزم لەوە بابی کات چەنی کردو چی نەکردو هەردوو شاشی بێت بەڵام لە هەردوو کەشفەکە دەرەکەوێت چی کردو چی نەکردووە چەنی بە ئاتاگە گەندەڵەکان ژەوی دەرەکەوێت لێ بەڕاستی یعنی کەسێک مەسەن لە سەرۆتێکی بێ ئەنداز و بێ سنوور و بێ ژماری هەبێت دەستکە لە ماوەیەکە دکتۆر بەرهەم سەرۆکی پێشووی حکوومەتی هێرێمی کوردستان لە چاپێکەوتنەکە قسەیەکی کرد و دەنگدانەوەی ئەعلامیە بوو وتی هەر سیاسێک بازرگانی بکە گەندەڵە تۆڕات لەسەر ئەمە هەیە والله من پێم وایە بەشێکی لەگەڵیان بەشێکی لەگەڵیان بەڵام بەشێکی نەتەوان بەتاکید لەبەر لە ڕوە کە حەقی ئینسان و هاوڵاتی و ماف لەگەڵیانی بەڵام لە بەشی ئەوەی کە
ئەوەی کە خالی زۆر ئاماژەی پێکرد کە بەشێکی ممکنە استغلال ینی خراپ استغلال کریا بەکار بێنرێ ئەو من لەگەڵیان بەڕاستی بەڵام ئەوش ئەگۆڕێ لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێک لە کۆمەلگایەکە بۆ کۆمەلگایەک لە حکم وکرانێک و بە حکوڕانێک بەڕاستی لە موقعەکانەوە حتا لە موقعی جغرافیشەوە بەڕاستی لە شوێنێک بۆ شوێنێک گۆڕێ بۆیە ینی من بەشێکی لەگەڵام بەشێکی لەگەڵ بەڵێ کاک خالید پێشتر پێت وتم کە تۆ وتت لەبەر کۆمەڵێک هۆکار دەتوانم پێت بڵێم کە پەیوەندی نێوان سیاست و بازرگانی پەیوەندی نێوان حیزب و کۆمپانیەکان پەیوەندی نێوان حیزب و ئابووری پەیوەندیی زۆر ناتەندروستی خراپ بەکارهێنانە چۆن ئەتوانی پێم بڵێ بەڵگەکاندا ئەگەر سیر بکەی زۆربەی حیزبەکان بۆ نمونە کە باس ئێمە لە ئابووری دەکەین مەسەلەی چینایەتی هەمیشە دێتەکایەوە هەمیشە لە دنیادا ئەو حیزبانە یەکێک لە ڕەهەندەکان کە هەیەی حیزب بریتە لە ڕەهەندێکی چینایەتی وانە تۆ لە کاتێکە کە سۆسیال دیموکرات دێتە سەر حکوم کۆمەڵێ خاڵی تایبەتمەندی هەیە کە پەیوەستە بەو حیزبەوە دنیا بینینی ئەم حیزبەیە دەزانیت ئیتربارە ئابوووریەکە بەرەو کوێ دەڕوات ئەمە خاڵێکی زۆر گرنگە چۆن سۆسیال دیموکراتەکان لەگەڵ ئەوەدان کە پارێکی زیاتری دەوڵەت بخەنە کارەوە بۆ ئەوەی کە بێکاری کەم بێتەوە بەڵام ئەگەر لە بەرامبەر ئەمەدا حیزبێکی مەسیحی دیموکراتی لەسەر حکوم بێت پێی وایە ئەڵێ بۆ ئەوەی کە پارەیەکی زیاتر نەچێتە ناو بازارەوە تەزەخوم کەم بێتەوە قەیناکە با ڕێژەی بێکاری پرۆسێنتێک زیاتر بێت وانە یعنی دنیا بینینێکی هەیە لای ئێمە حیزب ئەم دنیا بینینی نییە کە ئەم دنیا بینینی نەبێت دەکەوێتە سەرچی ئەم سیاسەتە ئابوووریە دەکەوێتە بە پلەی یەکەم دەکەوێتە سەر میزاجی شخصی دەکەوێتە سەر لێکدانەوەی کەسەکان دواتر خاڵێکی تر کە بریتە لە حیزب کە حکوومەتەکە پێک دەهێنێت ئەم حکوومەتە دەبێت کارنامەی هەبێ و ئەم حکوومەتەش دەبێت کۆمەڵی یاسا و ڕێسا ئێستا ئەو خۆی هەندێک لەو یاسا و ڕێسانی وت بەڵام ئایا ئەم حکوومەتەی کە تاوەکو ئێستاکە بریتە لە حکوومەتی لە کابینی حوتەم لە هەرێمی کوردستاندا چەندیان بەوە دەستیان پێکردو بەوە کۆتاییان پێهێنا کە ئەو کارنامەیە پێشکەش بکەن کە کەسێ یەکەم و دووەم و سێمەکانی چەندیان کردوێت ئایا لەم حکوومەتە نوێدا کرا کە وەزیرەکان تەقدیم کرا سێڤی وەزیرەکان زۆر بۆ کاتێکی درەنگ هەرگەشت دەستی پەرلەمان وانە یعنی ئەم شتانە نەکراوە خاڵێکی تر بریتە لەوەی لە سیاسەتەکە پەیوەست بە مەرکەزەوە ئێمە کۆمەڵێک گرفتمان هەیە ئێمە هەتاوەکو سا دەوڵەتێکی سربەخۆنین بۆ نمونە هەتاوەکو ئێستاکە بانقەکان لە هەرێمی کوردستانە مرتەبیت نین بە شوێنێکی دیاری کراوە هەتاوەکو ئەوی تۆ بتوانانی لێپرسینەوەیان تێدا بکەیت ئەو شتانی کە باسی زەویزارت کرد من حەز دەکەم زۆر گرنگیەک بەم مەسەلەیە بدەم تۆ لێ شاوێکی پارەت هەیە کەوتۆتە دەست مەسئولینی سیاسی لەبەر ئەوەی تۆ شتەکان دیار نییە وانە دەست مەسئولینی سیاسی بەڵێ هەتاوەکو ئێستاکە ئەو بودجەیە کە لە بەغاوە دێت ئێمە بە دروستی نازانی ساڵانە چەنە و چەنە نییە 12 ئەمە بەڵام بڕەکەی کە چەندەی دێ و چەنەی نایەت ئەمە لای هیچ کەسێک نییە لای دوێنێ پێرێ لە ڕۆژنامەی هاوڵاتیە ئەوەمان بیست کە حکوومەتی پێشوو بە ڕەزامەندی سەرۆکی حکوومەت مانگانە ملیارێ دیناری داوە بە یەکێتی نیشتیمانی کوردستان کە دەڵێ ئەو پارەیە ئەوە بریتی نییە لە منحا بەڵکو قەرزە واتە ئەم قەرزە ئەگەر دوێنێ نەبووایە ئێمە نەمان مەسەلەی زەوی وزارەکە ئەم پرسیارە هاتوۆتەکایەوە لە هەرێمی کوردستاندا کە بۆ نرخی زەویزار لە هەرێمی کوردستاندا ئاوا بەرزە وانە ئەمە پرسیارێکە زۆر منطقی ئاخر ئێمە لەبەر ئەوەی ئابوووریەکی وا بەهێزمان هەیە نە هیچ شتێکمان هەیە منطقی نییە لە سلێمانی نرخی زەویزار لە ئاستی بەرلی نابێ من لای خۆم و سێ هۆکاری زۆر بنەڕەتی دەبینم یەکەمیان لێشاوێکی پارە کە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە نازانی ئەم پارەیە بەرەو کوێ ڕۆشتووە بەڵام دەزانیت کە هاتوۆتە هەرێمی کوردستانەوە دەست کۆمەڵێک کەس کەوتووە کەواتە لێرەدا پرۆسی سپیکردنەوەی پارەی تێدا هەیە وانە ئەمە یەکەم دووهەمیان هەتاوەکو ئێستاکە حکوومەتی هەرێم لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا پلانێکی نەبووە بۆ ئەوی تۆ ئەگەر پارەشت هەبێ لە بوارێکی ترا بیخیتە کار باشترین شت کەواتە بۆ دەسیاسەتی ئابووری مەسەلەیەکی ترا ئەو پرسیاری منیە بەقەدەری پەیوەندی سیاسەت و ئابووری بەڵێ خاڵی سێهەمیان تەوزیعکردنی ئەم زەویانە و لێنە پرسیینەوەی ئەم زەویانە لە کاتێکە کە یاسا هەیە لە سەردەمی بەعسەوە بەم شێوەیە تەخشان و پەخشانکردنی لە واقعدا بریتە لە کڕینی وەلای سیاسی تۆ پارچەیە زەوی دەبدەی بە فڵانە کەس تەواو بۆ ئەوەی کە دەنگ بە من بدەی نەشبووی بە ئەندامی و حیزبە بەڵام کڕینی وەلا ئەکەیەتی یاخود بۆ ئەوەی کە پارچە زەویەکە دامێ سبەی نیە بم خەیتە ژێر
بەرپرسیارەتیەکەوە کە بە دڵی تۆ هەڵسوکۆت بکەم. بەڵێ کاک عەبدولوهاب باس لە سپیکردنەوەی پاراکەن سپیکردنەوەی پارە بێگومان بەڕێز دەزانی بەڵێ بریتێ لە پارێک بە شێوەیەکی نامەشروع بەدەستکەوتووە بەڵام لە ڕێی کۆمەڵێک مەسائلی دەکەی بە پارەیەکی معقولی ڕەواکە ئەخێتە بەکارێنێ ئەو پارەیە دەڵێت دەکەوت دەست کۆمەڵێ کەس و بە شێوەی بۆسی بۆ بەڕێگەی سپیکردنەوەی پارە بەکارێنرێ و ئەمەش لە ڕێگەی کۆمەڵێک مەشارەعی ئیسtismاری کۆمپانیەکان و چالەکی بازرگانیەوە ئەمەش هەمان ئەو پرسیاری من تکرار دەکاتمەوە کە ئەویش پەیوەندی نێوان سیاسیەکان و بازرگانەکانە پەیوەندی نێوان سیاسەکان و کۆمپانیەکانە کە بەکارهێنانێتی کۆمپانیەکان و چالەشی ئابوووریەکانە بۆ بەرژەوەندی خۆ دەوڵەمەندکردن بەداخەوە کە ئومێدیانی برادرانی ئێمە و چ ڕۆشنبیرانمایە و نخبەی کە خۆینانەوە ڕۆشنبیران ڕۆشنبیرە بە حقات بەڕاستی دائیمەنیانی شتێکی ئەدیاڵ لە میسالی ئەهێنن ئەبێت ئەم کوردستانە زۆر جیاواز بێ لەسەر ئەم کەوکەبە لە هەرموو ویلامێ لە ڕووی خەڵکەوە ڕووی هاوڵاتیەوە باشە بێت بەڵام کەی خۆمە مەراحیل و قۆناغی تاریخی مێژووی ئەوێت خۆمە بازان نییە لە دایک بوونێک نێت و ئێستا بڵێ هەموو شتێک متکامل لە دایگە متاوە من خۆم یەکسەر بەڕاستی من قۆناغرانی لە قۆناغیشی ئینتیقالی نێمە لە تا ئەم دقیقەش 20 ساڵ خەڵکیەوەتە سۆرەکە زۆر زۆرە هیچ نییە زۆر جار باسمان کردووە بۆ تەجروبەیەک بۆ بینای دەوڵەتێک بۆ بنەی و کۆمەڵگایەکی کە ئەوەی کە دیارە ئەوەی کە دیارە 2000 ساڵە سوسێنرێتەوە هەروی کە دیارێک 2000 شتەکانی لەبەرەوە من پێم وانی ئەمان بەو شێوەی بێ مەسا ئەگەر سێری بکەی ئەگەر سێری وڵاتانی دنیا بکەی من حەزەکەمەوە کە خالیز بۆ جەنابی باشە دیکچینی چی بوو وەزیری دیفاعی بوش بوو و دوایی بوو جەگری بوشی کوڕیش گەورەترین شەریکاتی ئەوانە کۆندەڵێزاری چی بوو ئەکبەر نوێنەری کارتەلاتی نەوت وەلد لە شەمەنایی ئەمان ئەم دەستبارە مادام بۆ وەزیری خارجە ئەبێ بچە لە ماڵ و دانیشە بڵێ هەرچی شەریکێنەوە بۆ خۆتان بۆ خەڵک شتیوانێ دنیاکەک کام دەوڵەت ئەو سوشباسی سوشال دیموکراتەکانی کرد ئەوەندەی سری حساوی ساتیکای سوشال دیموکراتی سوید بابین مثال کەیچەکە لە هەر عراقیەکان و پێشکەوتەکان و علمی و زانستیەکان و جوانترین کۆمەڵگای یەکسانی لەسەر ئەم کۆکەبی هێرزە دروست کردووە قەناعەتم وایە من بابزانین چەند جار سوشال دیموکراتەکان شکستیان هێناوە لە کەمکردنەوەی بەرزبوونەوەی ڕادەی بێکاری و نزمبوونەوەی نانتوان نزمیکەنەوە بەڵام زۆر جارە پێچوانە مۆدێراتەکان یاخود حساب سوشال دیموکرات مەسیحەکان و مۆدێرەتەکان و محافظکارەکان توانیوانە ڕێژەکەشی کەمکەنەوە و ڕەفایەتێکی باشیش بۆ گەلەکە پرسیارێکی گرنگ کاک عەبدولوهاب ئاساییە سیاسی بەر لەوەی بچێتە قۆناغی سیاسەتکردنەوە بازرگان بێ و دەوڵەمەند بێ وەکو دیکچینی وەکو لە پرسیارێکی تری دنیا میسالەکان ئەوانەی جایزەی نۆبڵ لەسەری سا دەرگرت ئایلەی غاندی حەزم زانی ئایلەی بۆ تۆ باشە ئایلەی جۆای لانەنارۆ چێت ماندێلا باش ئەوانی ماندێلا بەش دەکەیەوە بێتن جنیشەوە باشە خێزانەوە ئایلەی چێت ئەوێ لە دنیای ئەمان هەموو خەڵکی کارتێلاتیان کاکە شەریکاتیان کۆمپانیاتیان هەیە جاری لە ئەمریکا و لە بەعزە وڵاتی ئەوروپی ممکن نییە تۆ ممکن نیە نوێنەری کۆمەڵی کۆمپانیا گروپی کۆمپانیا نەبی تۆ دەرچیت بۆ نمونە ئیسپانیا بۆ نمونە هۆڵندا بۆ نمونە ئەمریکا کاک ئەمریکا مەسەن کارتەرێنن ممثلی هەموو شەریکاتی ئیزرائیل لە ئەمریکا بۆ نمونە بوشیانن ممثلی شەریکاتی نەوتن کارتەلاتی نەوتن بۆ نمونە ڕێگنیانە ممثلی شەریکاتی ئەسلحەن کاک ئەمە وایە واقع کلیتۆنیانە ممثلی شەریکاتی بینا و لەگەڵ تەجمیل و مالی تەجمیل وانە هەمووی وایە پرسیارێکە لە کوردستان خەڵک داومان لێکە وانە هەموو تاجرە هەموو کاسی خۆشەکەت پرسیارێک ئەمەیە کاک من حەزەکەم دایما بەزەوە بەڵێ دوای پێم بڕە من حەزەکەم لە من تێبگەی من نە تاجرم نە چارچی نە بازاڕەمەیە نە دوکانەمەیە نازم نە شەریکات و کومپانیا کە من قسانەکەم من حەزەکەم خەڵکی هەوڵاتی کورد لەمە زیاتر چواشە نکرێت نابێت خەڵکم بچێتە ماڵەوە بێ میسالی پرسیارێکە ئەمەیە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە ڕاستیدا من وەڵام هەیە زۆر باشە زۆر گرنگە بەلام پرسیارێکی لێکم بتوانێت وەڵام بدەیتەوە پرسیارێکە ئەمەیە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە ئەوەی کە چاودێران بەرەخنەی ئەزانن ئەمەیە لە وڵاتێکی وەکو ئەمریکایە وڵاتێکی وەکو ئیسپانیا کە وڵاتی موسساتە و کاری بازرگانی بەڕێی کۆمەڵێ ڕێوشێنی یاسایی و دەستوری خۆیەوە بەڕێوە ئاچێ و ڕێگەنات دێ پۆست بۆ بەکاربهێنرێ بۆ کاری بازرگانی بەڵام لە کوردستانە حیزبەکان هاتوون کۆمپانیایان دروست کردووە ئەم کۆمپانیانە بە شێوەیەک لە شێوەکان سەر بە حیزبە و بەشێک لە مەشارع گەورەکان مەشارع ئیستیسمارەکان بەبێ منافەسە بەبێ ڕاگەیاندنی علەنی بەبێ بانگەشەبووکردنی ڕسمی ئەدرێ بۆ کۆمپانیانەی کە سەر بە حیزبەوە خێری بەرەکەشی بە نەتیجە یا بۆ حیزب خۆیەتی یان بۆ هەندێک لە بەرپرسی حیزبی خۆیەتی ئەمە خاڵی جیاوازی جەوهری بینی حیزبێکی کوردی و حیزبێکی ئەمریکیە لا بقوربان لا
حیزبەکانی ئەوروپاشە بۆ معلوماتی هەیە کومپانیە هەیە بەناوی ئەشخاصەوە و بۆ مستثمرەکەی بۆ حیزبە و چۆش حەزەکەی میسال من ئێستا پێم نێ قایمەکەم هەموو قایمەکان من کام مجتەمەعان زۆر پێشکەوتۆ زۆر دیموکراتیە هەیە ئەم عملیە هەیە و ئەم زایرەیە لەگەڵ ئەوەی من لەگەڵ ئەو زایری کوردستانی چکە هی ئەوێ ڕاستە کات کاخەل من نقطە تایید کاغرم لەوێ مەکشوفە و یاسا ڕێساک بەستێت توێ بەشتەکان کەشف بێ بەڵام لێرە ڕەنگە ئەوە نەبێ ئەمە من پێم وایە بۆی لێ بکرێ خەڵ بەڕاستی من ینی لەگەڵ ئەوە من لەگەڵ ئەوە نیم خەڵچێکدانی شێبێ بەناوی حیزبەوە یاخو بەناوی خۆی گروپێک دروست کات ژێرا و ژێر ئەرز وەرگێ و تەندەر وەرگێ مانە بە تاکید من لەگەڵ هەموو برادران وەرگەڵ کا خەڵیش مەگەرەوە ئەوە بە بیاسە ڕاستێک زەبط کرێ بەڵام بەستنەوەی خەڵک تۆ نابچی بەلای تجارەتە نابینان پیاکەی نابژێ پیاکەی نابێت سەرۆت پیاکەی نەمێنە ئەمە نییە بەڕاستی خاڵید فەرمووتوانی بەس ناوبرێکمان هەیە دوای ئەم ناوبراتوانی خۆشەویستانم ناوبرێکمان هەیە و دوای ئەم ناوبڕا پرۆگرامەکەمان بەردەوام بێت و بینەرمان بن